ئێستا لە هەوڵێکی جدیدان بۆ ئەوەی کە زانكۆی هەڵەبجە کۆلێژی پزیشکی بکاتەوە هەڵبەتە ئەمە پێداویستێکی پارێزگای هەڵەبجەیە پێم وایە سەرجەم ژینگە زانستی و کۆمەڵایەتی و ژینگەکانی پزیشکیەکان لەبارن بۆ ئەوەی کۆلێژی پزیشکی لە زانكۆی هەڵەبجە بکرێتەوە. ئێمە ئێستادا لە تاوتوێکردنین یاخود لەوەیان کە پەیوەندی بکەین بۆ کەسانەی کە تایبەتمەند بدن بەم بوارە بە تایبەتی پسپۆڕەکان خەڵکانێکی زۆر باش لە هەوڵتان لەگەڵمانە بێگومان پێشینەی یاخود پێویستی کردنەوەی کۆلێژی پزیشکی سەرەتا پێویستی بە ستافێکی باشی تەدریسی هەیە بۆ ئەم بابەتە بە خۆشحاڵیەوە ئێمە لەمەیە هیچ کێشەیەکمان نییە ستافێکی زۆر باشمان هەیە دەرانێت ئامادەن بە خۆبەخشیش لە کۆلێژی پزیشکی وانە بڵێنەوە. دواتر پێویستمان بە نەخۆشخانەیەەکە نەخۆشخانەکانی هەڵەبجە تا ڕادەیەکی باش گونجاون بۆ ئەم بابەتە و بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەش ئامادەی خۆی دەربڕیەوە کە لەم بوارەیە هاوکارمان بێت. ئێمە لە ئێستاە لەوەیان لەو کاریان لەو هەوڵیان کە بۆردێک دروستکەین بۆردی کردنەوەی کۆلێژی پزیشکی دواتر بۆردی پشتیوانیمانە بێت کە پێویستمان بەوەیە سەرجەندام و دەستگاکانی ناو هەڵەبجە و دەرەوەی هەڵەبجەش هاوکارمان من بێگومان وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارین ئەم بابەتە زانستیەمان لەگەڵا هاوبەشکایە خود بەهانامانەوە بێ لەگەڵمانە بێ بۆی بتوانین ئەم کۆلێژە بکەینەوە.